سەرەتاوە هەر مناڵێکی تر بە وێنەکەشان دەستم پێ کرد کە حەز و خولایەکی زۆرم هەبوو بتوانم لەو بواردە خۆم ببینمەوە. برایەکی گەورەتر لە خۆشم هەیە کە ئەو کات دەستی ڕسم و خەتاتی هەبوو، هەمیشە حەزم کردو وەکو ئەو وێنە بکەم. ئەو وەک پاڵەوانی یەکەم ڕۆڵێکی سەرەکی هەبوو لەوەی کە خۆشەویستی هونەری لە ناخی مندا ڕواند، بەڵام ئەو بەردەوام نەبوو تا ئەوەی لە قۆناغی ناوەندی مامۆسای وێنەکێشانمان مامۆستا ئازاد لە قوتابخانەی برادۆسی کچان لە شوێنی تایبەت بە وێنەکێشان وێنی پێ دروستە کردین ستیل لایف. هەمیشە وێنەکانی منی لاجە پەسەند بوو، ئەمە هاندەرێکی باشی من بوو کە بتوانم زیاتر قاڵ ببمەوە لە وێنەکردن. هەرچەنە ئەزبوونێکی کەم بوو، بەڵام وردە وردە خەریب بوو خۆم تیا ئەبینیەوە کە ئەتوانم بەرەو پێش بچم و کاری باشتر بکەم. ئەو وەک پاڵەوانی دووەم ڕۆڵێکی گرنگی هەبوو لە چەسپاندنی هونەر لە ناخی مندا. بە شێوەیەکەوە کاتە هەرچیم ئەبینی حەزمە کرد وێنەیەکی لێ هەڵبگرم تا ئەومە بۆ هۆکارێک کە لە خوێندنەکەم دوا بکەم و بە پێی پێویست نەتوانم ئەرکی ڕۆژانم جێبەجێ بکەم تاکار بۆ گەشت خوێندنەکەم بگۆڕم، بەڵکو لە کەش و هەوایەکی تر بتوانم کەمێک لە وێنەکێشان دوور بکەمەوە. بە بڕوای من مرۆڤ دەتوانێت ئەگەر چی دووریش بێت کەمێک لە خەونەکانی دوور بکەوێتەوە، بەڵام ناتوانێت بۆ هەمیشە خۆی لێ هەڵە بکات و گرنگی پێ نەدات. خۆتەرخانکردن بۆ هەر ئەرکێک ڕەنگە مەحاڵ نەبێت، بەڵام کات و ساتی پێویست و دڵێکی فراوان و ڕۆحێکی ئازادی ئەوێت. چون تۆ خەریکی وێنەیەکەکەیت کە هەموو ژانەرەکانی نووسین پێویستیان بە پشت و درێژی و هەناسەیەکی قوڵە کە بتوانن پێناسی وێنەیەک لە چوارچێوەیەک جێ بکەنەوە، وەک ئەوەی وێنەگەلێکی پڕتراژیدیا و هەز بزوێن دێنە پێش چاوت بە شێوەیەک هەرچی ئەەکەیت زمانی دەربڕینت نییە بۆی وەک فرمێسێک باڕوومەدا دێنە خوارەوە. بەڵێ بەم شێوەیە کە وێنەکاری ئەستەم ئەکات هەتا گەیشتمە زانکۆ و لەوێ جارێکی تر دەستم پێ کردەوە بە وێنەی هاوڕەکانم دەستم پێ کرد. ئەکاونتێکی تایبەت بە خۆم دروست کرد لە ئینستاگرام کە کارەکانم لەوێ بڵاو کردەوە هەتا گەیشت بەم پەیجە گەورەی ئێستا. ئەمێ ئەوە بڵێم کە هەتا زانکۆش کەسێکی سیاسی بووم لە بواری ڕاگەیاندن و نووسین و راپۆرتە ئیشمە کرد، هەت بۆ بەشەی زانکۆشەوە کە تیاما خوێند دیپلۆماسیە بوو، بەڵام خۆشەویستی هونەر وای کرد کە لەو کەشە سیاسیەوە خۆم دەرباز بکەم و بەرگێکی هونەر بکەم بە باگراوندی خۆم و کارەکانم. لێوە بەشەکەم گۆڕی بۆ ژمێریاری و بەشی ژمێریاریم تەواو کرد. وێنەکان زیاتر حەزەکەم باز لە ئازارەکانی ئافرەت و ئەو گۆشەگیری و ئازار و خەفت و تووڕەیەکانی ئافرەت بکە، بۆیە هەر وێنەیەکی ئەو هەم بەرچاو بکەوێت من ئەوانە ئەکێشمەوە. کاتێک دانیشم بۆ وێنەیەک لە غیابی دڵ و مێشکە لە غیابی هەر کامێکیانە ناتوانم بۆ شێوەی ئێستا وێنە بکەم. ئەگەر دڵ و مێشکم بە تەواوی ئامادە نەبێت لەسەر وێنەکردنەکە ناتوانم وێنەیەکی تەواو بەم بەدەستەوە. زیاتر لە درنگانێکی شەوە من وێنە ئەەکەم، چونکە هەتا هیچ کاتێک بیرم نەبووە تا نەگەیشت بێتە درنگانێکی شەو توانی بێتم ڕسم بکەم، چونکە هەستم کردووە ئەو کاتە خەیاڵەکان ئەنیشن دنیا بێدەنگترە، ئەو کاتە توانیمە ئیش باشتر بکەم. بێگومان هەستکردن بە ئازارەکانی ئافراد لە کۆمەڵگەی ئێمەیە کارێکی قورسە. منیش وەکو ژنێک وەکو ئافرەتێک حەزم کردووە کە باز لەو ئازارانە بکەم کە لە ناخی تاک بە تاکی ئافرەتانی کوردستاندا هەیە. هەموو ئەو وێنانی کێ کردومە باز لە ئازار و تەنیایی و گۆشەگیری ئەو ئافرەتانە ئاکات کە هیچ ئەرکێکیان نییە لە ماڵەوە تووشی گۆشەگیریەکی ئەوها ئەبن. کاتێک هەر ئافرەتێک هەر ژنێک خولیا و ئاواتێکی ئارەزوویەکی هەیە
پێویستە کار لەسەر ئەو خولیا و حەزانی خۆی بکات کە لە ناخیایەتی و پەرەی پێ بدات. پێویست ناکات لەسەر قسەی کۆمەڵگا و دەوروبەر واز لە خەون و خولیاکانی خۆی بێنێت. پەیامی من بۆ هەموو ئافرەتانی کە خولایەک و حەزێکیان لە مێشکایە بتوانن پەرەی پێبەن و بربەستەکان ڕێگر نەبن لە بەردەم حەز و خولیاکانیاندا، چونکە هەمیشە بربەست یەنە ڕێگا و منیش بەدەر نەبووم لەوە کە هەموو ئەو بربەسانی هاتنەوە ڕێگام توانیومە بە شێوەیەکی باش بربەستەکان ببڕم. هەر چۆن ڕووبارێک کە بەرد و زێخەکانی ڕێگری لە ئاوەکەکەن و شەپۆلێکی جوان بە سروشتەکایەن، بەم شێوەیە ئەڕوانمە بربەستەکان و توانیومە هەموو بربەستەکانی کە هاتوونەتە ڕێگام تیان پەڕێنم. جیاوازی ئەم کۆچە لە کۆچەکانی تر هەتا 2007 ئەبینین کە بەتەنیا گەنج کۆچی ئەکرد بەرەو دەرەوەی وڵات، بەڵام ئەمان ئەوە سەرنجی بینەر ئەوە بەلای خوا ڕاکێشێت کە ژن و کچ و مناڵیشی تێدا بوو. وێنەیەکی کاریگەر و هەز بزوێن بوو بەنسبەت منەوە، هەتا باوکە هەتا کێشاومە دەستم کردەوە گریان لەگەڵ دروستکردنیە. زۆر کاریگەری لەسەر من دروست کرد کە حەز بکەم کە ئەو وێنەیە دروست بکەم. وابزانم هەر گرنگی ئەوەش بوو کە ئەم وێنەیەم هەڵبژێردرا. 2021 لە مانگی 12 بوو کە ئەو کۆچە دەستی پێکرد بەرەو رووسیا و لەوەیە بووە هەواڵێک وێنەکان بڵاو کرانەوە. منیش ئەو تابلۆی سەرنجی ڕاکێشام لە وێنەکەم هەڵبژارد بۆی کە لە پێشەنگایەکە بەشداری پێ بکەم. لێرش لە پێشەنگایەکە بەشداری کردو لە سنتەری گەنجان. دوای ئەوە ئیتر پەیوەندیم پێوە کراو کە بەشداری ئەو پێشەنگایان پێکردو کە لە رووسیا پلەی سێم لەسەر بەدەستێنا. لە پێشەنگاکە زیاتر لە 200 کەس بەشدار بوون بە وێنە و بە تابلۆ و دوو تابلۆ بەشداریان کردبوو، بەس من تابلۆیەکم هەڵبژێردرا. ئەوەی کە پێم وترا بوو لە پێشەنگاکە و ئەوەی پێم وترا بوو لە پێشەنگاکە پەیکەریشی تێدا بوو. لە ناو هەموو ئەمانەدا پلەی سێم بەدەستێناوە. بێگومان دڵخۆشکەرە کە تۆ لێرە ناڕاستەوخۆ بەشداری پێشەنگایە بکەیت و وجودت نەبێت و ئەو ئاستە بەدەست بێنی. دڵم خۆش بوو لە کاتی جەژنیشە ئەو هەواڵم پێوترا. خۆشەکە بووە دوو خۆشی بۆ من، وەکو گەنجێک و وەکو ئافرەتێک و وەکو کوردێک کە لە رووسیا و لە نێوان هەموو هونەرەمەندی هەموو وڵاتانی ترە ئەو پلەیە بەدەست بێنم. بێگومان حەزەکەم لە داهاتوو تا پێشەنگای تایبەت بە خۆم هەبێت و کارەکان گەورەتر بکەم و لە پێشەنگای تایبەتی بە خۆمدا کارەکان عرض بکەم. بۆ خۆم و بۆ هەموو هاوڕەکانم کە کار ئەکەن ئیتر لە هەر بوارێکدا بێت بیر لەوە نەکەرەوە کە لە چه ئاستێکدان. بێگومان ئاستی بەرزتر لە تۆ هەیە و ئەمە وا ئەکات کە طموحی زیاترە هەبێت بەرەو پێش بچیت و غڕوریەکت بۆ دروست نەبێت لەو ئاستەیە بمێنیتەوە و بەجێ بمێنیت. ئەو ماتریاڵانی بەکاریانە هێنم لە وێنەکردنە فەحمە لەسەر کانسن، هەروەها زەیتیە لەسەر کەنڤاس و ئەکریلیکە لەسەر کەنڤاس. زۆریانم بەکار هێناوە وەکو پاستێلیش لەسەر کانسن، پاستێلیشم تاقی کردوتەوە. هەروەها ئیشی دیواربەندیشم هەیە. ئەم تابلۆیەی بەردەستیشم یەکێکی ترە لەو هەستانی کە باز لە تووڕەیەکی زۆری ئافرەتەکات کە ڕەنجێنراوە. قسەیەکی زۆر جوان هەیە لەسەر تووڕەیی کە ئەڵێ هونەرمەند چەند بەختەوەرە کە تووڕەیی خۆی ئەخاتە سەر پارچە کاغەزێک، هەڵی ناڕژێتە سەر دایک و خوشک و برا و کەس و کاری، هەڵی ڕژێتە سەر پارچەیەکی سپی بۆ ئەوی بێتە هونەرێک، بۆ ئەوی بێتە جوانیەک. حەزم کردووە ئەو هونەری کە هەمە
لە ماڵەکەی خۆشماندا بەرجەستە پێ بکەم. بۆ نمونە ئەم تابلۆی لە پشتمانەوە بەشێکی بچووکی ماڵەکەمانە حەزم کردووە کە بیکەمە باخچەیەکی بچکۆلە و تیایدا وێنەی سروشتی تێ بکەم.